بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، أتينا خدمتي فرمايشتي كتير لو فرمايشت جوانانين بيغمر إخوة صلى الله عليه وسلم أفرمي ما خير ما أعطي العبد يا رسول الله صلى الله عليه وسلم وتابشترين بهريك خواتك شتێکی چاک و باش کە ئینسان درابێتە بە مرۆڤ ئەپرسن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چییە؟ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەفەرمێ حسن الخلق، یان خلق و حەسەن دەفەرمێ لەم حەدیسەدا، واتە ڕەوشتێکی جوان باشترین شت مرۆڤ هەبێتی بتوانێت ڕەوشتێکی جوان و باشی هەبێ. و پرسیاریانش کردووە لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، پرسیارێکی ترە لەگەڵیدا، چی شتێک هەیە کەوا سوء الخلق يفسد العمل كما يفسد الخل والعسل. وتيانا پیغمبری خواش فرمویتی صلی الله علیه وسلم واتا شتێک کە ڕەوشتی دوو لە ڕووجەناوتان خراپ چۆن بڵێن سرکە کە تاڵ ئەبێ یان ناخۆش ئەبێ یان خراپ ئەبێ ئەگەنێ، ڕەوشتی خراپش مسلمان ئاوا لێیەکە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان دەڵێ باشترین و چاکترین شت کە مرۆڤ هەبێتی ئەو ڕەوشتە جوانانەی ئینسان بگرێ لە خۆی، خراپیش ئەوەیە کە ڕەوشتێکی خراپ بێ. خوای گەورە لە ڕەوشتی خراپ لەماندا و فێری ڕەوشتی چاکمان بکە، فەرمانبانێژەکانمان بکەین.